بەناوی خوددا ئەمڕۆ ڕۆژی بڕیاری خەڵکە هیوادارم خەڵک بتوانێت لە کەشێکی ئارام و ئازاددا بە ئارەزوی خۆیان دەنگی خۆیان بدەن و خەڵکێکی دڵسۆز و نیشتیمان پەروەر بنێرن بۆ پەرلەمانی عێراق بۆ ئەوەی بەرگری لە مافە ڕەواکانی ئەوان و مافە دەستوریەکانی خەڵک بکات. بێگومان هەڵبژاردنێکی گرنگە و هیوادارم خەڵک بە هەموو ئارەزوی خۆی دوور لە هەموو فشارێک بڕیاری خۆی بدات، چونکە بڕیاری ئەمڕۆی خەڵک ڕێڕە و شێوازی حکومڕانی 4 ساڵی داهاتوو دیار دەکات و هیوادارم کە کۆمیسیۆنیش بە ئەمانەتەوە تا دوای و کۆتایی پرۆسەکە مامەڵە لەگەڵ دەنگی دەنگ دەرامکە. داوای سەرکەوتن بە هەموو لایەک دەخوازم و هیوادارم هەموو هاوڵاتیان ئەمڕۆ بێن و دەنگی خۆیان بدەن، سەرکەوتوو بن. زۆر زۆر سپاس.